لە ناو شۆڕشەکاندا دەتوانرێت زۆر مانایی پەرش و بڵاو ببینرێ کە دەشێ هەندێکیان ببنە هۆکار یا زەمینەیەک بۆ شۆڕشی چەواشە. بەڵام لەم شۆڕشی ژینایەدا لە ئێران ئامانجە گەورەکە بۆ ئازادی پاش زیاتر لە 40 ساڵی فەرمانڕەوایەتی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران توانیوێتی باڵێکی گەورە بکێشە بەسەر تەواوی ماناکان و وردە ئامانجەکانی تردا. لەم شۆڕشەی ژینادا ڕەهەندەکانی سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری، ئاسایشی، فەرمانڕەوایەتی بەڕێوەبردن بۆ چەندانی دیکەش کەوتونە دەژێر کاریگەری داوای سەرەکی هاوڵاتیانی ئێرانی بۆ ئازادی. ئێرانیەکان لە ساڵی 1970دا چوونە سەر شەقامەکان دژ بە جەور و ستەمەکانی ڕژێمی شاهنشایی و توانیان ئەو ڕژێمە بڕوخێنن. ئێستاش بەشێکی زۆری هاوڵاتیانی ئەوسا و نەوەکانی دوای شۆڕشەکەی ساڵی 79 لەسەر شەقامەکانەوە داوای ئازادی دەکەن لەژێر دروشمی ژن ژیان ئازادیدا. دوای ساڵی 1970 ئەوانەی دەسەڵاتیان گرتە دەست سیستمێکی سەرکوتکارانەیان دامەزراند و لەژێر ناوی شۆڕشی ڕۆشنبیریدا دەستیان بە بەکارهێنانی میکانیزمەکانی سەرکوتکردن کرد و یەکێک لەوانە ئەو دۆسەیە بوو کە ناوی لێنرا هەناردەکردنی شۆڕش. لەو کاتەوە تا ئێستا ئەم ڕژێمە سەرکوتکارە بەردەوامە لەو سیاسەتە شەڕانگێزیانەی خۆی کە بەرنامە لەشکریە ناوچیەکەی بەشێکە لێی. لێرەوە دەگەینە و بەرەنجامەی بڵین ئەم شۆڕشەی ژینە بە هەموو مانایەک بەرپەرجدانەوەی شۆڕشەکەی پێشووی ئێرانە و دروشمی ژن ژیان ئازادی بە مانای سڕینەوەی هەموو ئەو پرەنسیپانەیە کە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی لە دوای ساڵی 79 باسییان لێوە دەکرد. لەگەڵ هەموو ئەو ڕێوشۆنە خوێناویانەی دەسەڵاتدارانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران گرتویانەتە بەر، بەڵام هێشتاش ژنان و خوێندکاران و هاوڵاتیانی تری ئێران هاوار دەکەن نا بۆ کۆماری ئیسلامی ئێران. هاوشێوەی ساڵی 79 لە زۆربەی وڵاتانی جیهاندا خۆپیشاندانی پشتیوانی لە شۆڕشی ژینا دەکرێت و خۆپیشاندەرانیش لە دەرەوە هەوڵ دەدەن فشاری زۆر بخەنە سەر حکوومەتەکانیان تا هەنگاوی کۆنکریتی بنێن دژ بە کۆماری ئیسلامی ئێران. چاوی واشنتۆن دەپرسێت ئایا ئەم شۆڕشە نوێیە هیچ گۆڕانکاریەک لە ئایندەیەکی نزیک یان دووردا دێنێتە ئاراوە؟ ئەی ئەگەر گۆڕانکاریەک هاتە ئاراوە ئایا متمانە چییە؟ هەمان ئەزمموی ساڵی 1970 دووبارە نەبێتەوە. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتۆن. بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک بایدن بەردەوامە لە پشتیوانیکردنی شەپۆلی ناڕەزایی گەلی ئێران دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی. هاوڵاتیانی ئێران لە وەتای کوژرانی ژینا ئەمینیەوە خۆپیشاندانێکی گەورەیان دەست پێ کردووە. ئەم شەپۆلی ناڕەزایەتیەش سەدان شار و شارۆچکەی ئێرانی گرتوتەوە. جا ئەمانجی ئێمە وەک لە زاری سەرۆکەوە گوێتان لێ بووە، وەک ئەوەی لە منەوە گوێتان لێ بووە و هەروەها لە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانیەوە لەم سەکۆیەوە و لە زۆرێک لە کاربەدەستانی تریشمانەوە. ئێمە پشتیوانی لە هەموو هاوڵاتیانی ئێرانی دەکەین کە بە ئازایەتیەکانیان بوونەتە هاندەر بۆ جیهان. ئێمە بەردەوام دەبین لە پشتیوانکردنیان. ژنان و پیاوانی ئێران پێویستە مافی ئازادی ڕادەربڕین و کۆڕ و کۆبوونەوەیان هەبێت. ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بە هەموو هێزێک و تواناییەکیەوە بەرەنگاری گەلی ئێران دەبێتەوە و تەنانەت ئازادی گرتبوونەوەش بە هاوڵاتیانی ئێرانی پێڕانابینێ چ جای ئەو داوایانەی بۆ ئازادی دەیکەن و ڕێگری شەلەوەی زانیاریەکان بگەنە دەستی خەڵکی ناڕازی لەو کۆمارە ئیسلامیەدا. دەبێت ئێران دەستبەرداری تونند و تیژەکان بێت دژ بە گەلی ئێران بەهۆی ئەوەی تەنها دەیانوێت ئازادی و مافە بنچینیەکانی خۆیان ئەزمون بکەن. بەردەوام دەبین لە هەڵوێ سوەرگرتن و کارکردنیش بۆ بەرپرسیارکردنی کاردەسانی ئێرانی و هەروەها پشتیوانکردنی مافی ئێرانیەکان بۆ دەربڕینی ئازادانەی ناڕزایەکانیان. وەک پێشتریش بڕیاری خۆمان داوە بۆ دڵنیابوون لەوەی گەلی ئێران دەستی بە تۆڕەکانی ئینتەرنێتدا ڕابگات لە کاتێکدا حکوومەتی ئێران ئازادی دەسڕاگەیشتنی بە تۆڕە جیهانەکانی ئینتەرنێتدا لە خەڵق سەندۆتەوە. بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک بایدن ڕێوشۆنی تایبەتی گرتوۆتە بەر وەک پشتیوانی لەگەلی ئێران لەو هەوڵەی بۆ خۆڕزگارکردن دەیدا لە جەور و ستەمەکانی کۆماری ئیسلامی ئێران.
من نازانم وردەکاری ڕێوشوێنە نوێیەکان چین، بەڵام بێگومان ئەمانە هەمووی بەهۆی کوشتنی دڕندانەی مەسامینیەوەیە. بەڕێوەبەتی بایدن ئێستا ڕێوشێنی کردوتەبەر لە دژیەوەی پێی دەڵێن پۆلیسی ڕەوشت و هەروەهاوانەی دیکەی پێشدارن لە هەڵمەتەکانی سەرکوتکردن لە دژی خۆپیشاندەرانی یاشتی خواز. بۆیە پێم وایە بەڕێوەبەتی بایدن بەردەوامە بێت لە گەڕان بە دوای ئەو دەستگایانەی بەشێکن لەم تۆڕەی خۆپیشاندەرانی یاشتی خواز سەرکوت دەکەن بەم ڕێگە دڕندانەیە. لە کۆنگرێسی ئەمریکادا جەختێکی زۆر دەکرێتەوە لەو هەوڵانەی بەڕێبەرایەتەکەی سەرۆک بایدن بۆ پشتیوانی لەگەلی ئێران شانبەشانی ئەو سزایانەی بەهۆی بەرنامە لەشکریە ناوچەکەی ئێرانەوە سەپێنراون بەسەر تاراندا. ئەمریکا لێرەدا هەوڵدەدا دوو ڕێگە بگرێتە بەر. یەکەم لێپرسینەوە و سزادانیە و کەسانەی دەستیان هەیە لە سەرکوتکردنی خۆپیشاندەرانی یاشتی خواز و بەردەوامیش دەبێت لە گەڕان بە دوای ئەو ڕێگەیانەی بتوانێت ئەوەی پێی ئەنجام بدات. بێگومان سزای زۆر بەسەر ئێران و ئابوووریەکەی سەپێنراون، بەڵام لێرەدا هەوڵ دەدرێت سزاکان بە ڕێگەیەک بن ئەو کەسانە بکەن ئامانج کە دەستیان لە سەرکوتکردنەکاندا هەیە. شۆرشی ژینە ڕەهەندە باوەکانی شەپۆلی ناڕزایی تێپەڕاندووە لە ئێراندا. پێشتریش خۆپیشاندان بۆ ژمارەیە بابەتی تر دەکران لە وڵاتەدا وەک مافی دەنگدان و دابینکردنی خزمەتگوزاریەکان و دژ بە گرانی و بێکاری. بەڵام لە ئێستادا ڕەهەندی گەورەتری گرتووەتەوە کە بۆتە مەترسیەکی گەورە بۆ سەر تەمەنی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران. ڕاستەم شەپۆلی ناڕزاییە پاش کوژرانی مەحسا ئەمینی دەستی پێکرد. مەحسا لەسەر ئەوەی حیجابەکەی بە شێوەیەکی گونجاو نەپۆشی بوو کوژرا، بەڵام ئەم شۆڕشە هەرتەنها بۆ ژنان و پیاوان نییە لە ئێراندا، بۆ ئازادی هەموو یەکێکە لە ئێراندا، ژنان و کورد و ئەفغانی و هەتا دوایی. دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران نکوڵی ناکەن لە مەترسیەکان، بەڵام نامان کاتیشدا دەیانەوێت ڕەهەندی تایبەتن بە دۆسیەکانی وەرچەرخانی مێژووی و گۆڕانکاری گەورە لە ئێراندا بسڕنەوە و بە شێوەی تایبەت بە خۆیان ناسنامە بۆ ئەم شەپۆلی ناڕزاییە دروست بکەن. بۆ بەرسەر مەسەلەی با هجاب و بەد هجاب نیست. ئەم شەڕە لەسەر حیجاب نییە، ئەم شەڕە لەسەر مردنی کچێکی گەنج نییە. زۆرێک لەوانەی با شێوێکی گونجاویش لە بۆ ناوجۆرا و جۆرەکاندای حیجابەکانیان ناپۆشن، بەشێکن لە لایەنگرانی ڕژدی کۆماری ئیسلامی و باشداری دەکەن. شەڕەکە لەسەر سەربەخۆی ئێران و پێگەی ئێرانی ئیسلامی و بەهێزکردنی و دەسەڵاتدارێتێکیەتی. زۆرداری و فەرمانڕەوایەتی خراپ و سەرکوتکردنەکان و بەدکاریەکان و زیندانیکردن و سیاسەتی چەواشەکاری و یاسانە گونجاوەکان و دامەزراوە داپڵۆسێنەرەکان و کوشتن و بڕین و زەوتکردنی مافەکان و چەندان بابەتی تریش کە لەلایەن ڕژێمی کۆماری ئیسلامیەوە پێڕەو دەکرێن وەک هۆکاری سەرەکی هاوهەڵوێستی هاوڵاتیانی ئێرانی دەبینرێ لەم شۆڕشەی ژینادا. دکتۆر موحسن سازگارە سەرۆکی نێوەندی توێژینەوە لە ئێرانی هاوچەرخ لە ڕێسکایپەوە میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنتۆنە. دکتۆر سازگارە ئەندامی دەستەی کارگێڕیە لە ئەنجومەنی قۆناغی گواستنەوەی ئێراندا. محسن سازگارە بەهۆی سیاسەتە ڕیفۆرم خوازیەکانیەوە ڕوبەڕووی بەریەکەوتن بووەوە لەگەڵ ئایەتوڵڵا عەلی خامنەئی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێراندا و لە ساڵی 2003دا دەستگیر دەکرێت و پاش ئازادبوونی خۆی دەگەێنێتە بەریتانیا و ئێستاش لە ئەمریکا دەژی. دکتۆر سازگارە سوپاس و پێزانینم بۆ ئامادەبوونت لەم بەرنمەیەدا و دەست بە جێژەچمە یەکەم پرسیارم چاوەڕوانی چ جۆرە گۆڕانکاریە بکەین وەک بەرەنجامێک بۆ ئەم شۆڕشەی ژینە لە ئێران. سوپاس بۆ میوانداریەکەت. ئەوەی ئێستا لە ئێران ڕوودەدات یاخیبوون و سەرهەڵدان و هەڵمەتێک نییە، بەڵکو شۆڕش و جەختیشی لێ دەکەمەوە، شۆڕشەکە بۆ ژنان و بۆ ژیان و بۆ ئازادی. دروشمە ناودارەکەی ئەم شۆڕشە سەرچاوەکەی لە کوردستانەوەیە. ژن، ژیان، ئازادی و بە فارسی و بە ئینگلیزیش هەمان دروشم دەگوترێتەوە. ئەمە دروشمە گشتەکەی شۆڕشەکەیە و بێلەوەش دروشمێکی تر هەیە و بریتیە لە بڕوخێ خامەنەئی بڕوخێ دکتاتۆر. چیدی کۆماری ئیسلامیمان ناوێت
ناوێت. جا لێرەوە دەتوانم بڵێم دوو داواکاری سەرەکی لە تەواوی ئێراندا هەن، لە کوردستانەوە بۆ تاران، لە ئازربەیجانەوە بۆ بەلوجستان، لە باکوورەوە بۆ باشوور، لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژئاوا، لە هەموو بەشێکی ئێراندا. بۆ نمونە لە شارێکی وەک تاراندا لە گەڕەکە دەوڵەمەندەکانەوە بۆ گەڕەکە هەژار نشینەکان لە هەموو بەشێکی ئەو شارەدا، لە هەموو شارەکانی تری ئێراندا هەموو وڵاتەکە یەکگرتووە و هاوهەڵوێستە و یەک دروشمی هەیە. ئێمە ڕژێمی کۆماری ئیسلامیمان ناوێت، بەڵکو ژیان و ئازادی و مافی یەکسانیمان دەوێت بۆ ژنان و هیچ جیاوازیکردنێک قبول ناکەین، بە تایبەتیش لە پەیوەندی بە ژنانەوە. ئەم شۆڕشە کە لە چەند هەفتەی ڕابردوودا دەستی پێکرد دوای ئەوەی دەسەڵاتداران ژینە ئەمینیان کوشت لە تاران، لەوانەیە لە یەکەم ڕۆژدا 100,000 کەس هاتبنە سەر شەقامەکان، بەڵام بەپێی مەزەندەکردنی هەندێک کەس لەناو ئەم ڕژێمەدا تەنها ڕۆژی شەممەی ڕابردوو زیاتر لە 8 ملیۆن کەس لە سەرانسەری وڵاتدا هاتبوونە سەر شەقامەکان و هەر چاوەڕوان دەکرێت لە 1-2 هەفتەی داهاتوودا ژمارەی خۆپیشاندەران بگاتە 20-30-40 ملیۆن کەس لە ئێران. بەڵام دکتۆر سازگار ئەگەر یارمەتی یانی وەکو جەنابەت ئاماژەی پێ دەکەی دەڵێ دروشمێکی هاوبەشەیە هەموو گەلانی ئێرانی کۆ کردوێتەوە، پێشبینی ئەوە دەکەی لە ئایندەدا ئەم خۆپیشاندانانە ئێجگار گەورەتر بن. بەڵام پرسیارە سەرێکیەکە لای من بەڕاستی لەوەدایە ئایا لەشکر دەداتە پاڵ خۆپیشاندەرانی ئێرانی وەک ئەوەی کە لە ساڵی 79 بینیمان؟ Yes, definitely. This is what happens in these types of revolutions. بەڵێ و بێ هیچ گومانێکیش ئەوەی لەم شۆڕشانەدا ڕوودەدەن، بە تایبەتیش لە دوای قۆناغەکانی شۆڕشدا هێزە لەشکریەکان دەدەنە پاڵ خەڵک. لە ئێستادا و لەم 4 هەفتەیی ڕابردوودا ئامرازەکانی سەرکوتکردن لەلایەن ڕژێمەوە کە بریتین لە میلیشیاکانی بەسیج و ئیتیلاعات و پۆلیس و پاسدارانی شۆڕش، ئەم ئامرازانەی سەرکوتکردن درزێکی زۆر و گەورەیان تێکەوتووە. بۆ نمونە وەها چاوەڕوان دەکرا لە خۆبەخشەکان 500,000 بەسیج بەرەنگاری خەڵک ببنەوە، بەڵام تا ئێستا بەپێی ئەوەی لە ناوخۆی ڕژێمەوە مەزەندە کراوە نزیکەی 10,000 بەسیج خراونەتە سەر شەقامەکان و ئەوانی تر بەشداری ناکەن لەو سەرکوتکردنانی خەڵکدا. هێزەکانی پۆلیس وەک لە ڤیددیۆکاندا دەبینرێن لە زۆربەی کاتدا تەنها چاودێری خەڵک دەکەن و بەرەنگاری خەڵک نابنەوە. ئیتیلاعات کێشەی گەورە و زۆریشی تێدایە، بە تایبەتیش وەزارەتی ئیتیلاعات نایوێت بکەوێتە ژێر فەرمانڕەوایەتی خامنەئی و مجتەبای کوڕیەوە. هەروەها پاسدارانی شۆڕشی ئیسلامی بەپێی مەزەندەکان لە ناوخودی ئەم ڕژێمەی ئێرانەوە لە 180 پاسداران نایەنەوێت بەشداری بکەن لە کوشتنی خەڵکو و بەرەنگاربوونەوەی خەڵکو بە ڕەوشەکەش رازی نین. جا بابینە سەر لەشکر. هێزی کلاسیکی سەربازی ئێران کەسیە هێندەی قەوارەی پاسدارانە لە دەروی سیاسەتەوەیە. خەڵک ناکوژێت و بەرەنگاری خەڵکیش نابێتەوە. خەڵکیش متمانەی هەیە بە لەشکر و ئێستاش لە دروشمەکانیاندا پشتیوانی لە لەشکر دەکەن و داوەش دەکەن لەشکر بچێت بەهانایانەوە و بەرگریان لێ بکات. دەزانم کە لە ناو زۆرێک لە پێکاتەکانی ئەم لەشکرەدا وتوێژ هەن سەبارەت بەوەی کەی دەتوانن بێنە سەر شەقامەکان و داکۆچی لە خەڵک بکەن و بەرامبەر ئەو ئامرازانەی سەرکوتکردن بوەستنەوە. جا بەدڵنیاییەوە لە خۆناغی کۆتاییدا ئەمە ڕوو دەدات. من لە هەفتەی ڕابردوودا هەر لەم بەرنامەیەدا میوانداری دکتۆر عەلی ڕەزا نوریزادەم کرد. دکتۆر عەلی ڕەزا پێی گوتم وتی لە ناو لەشکری ئێران تەنانەت لە پاسداران و لە بەسیجیشەوە ئیمێڵ یا پەیامی تریان پێدەگات. ئەم ئیمێڵ و پەیامانە یا ئەو ناڕەزاییانەی کە لە ناو لەشکر و بەسیج و پاسداراندا هەیە چۆن دەتوانرێت کۆ بکرێنەوە ببنە ئەو هێزەی کە خەڵک بتوانێت متمانەیان پێ بکات؟ The character of this revolution is that it is decentralized. تایبەتمەندێتی ئەم شۆڕشە لەوەدایە کە نێوەندی نییە و واتە نێوەندیەکی دیاریکراوی نییە. خەڵکو و نەوەی نوێ زۆر زیرەکن و تاکتیکی گەریلایی بەکاردێنن لەو بەرگریە سیڤیلیەی دەیکەن. مەبەستم لەوەیە کە لە تاکتیکەکانی ڕژێم دەزانن بۆ سەرکوتکردنی خەڵک وەک ئەوەی دەیکات. جا لەمەوە فێربوون چۆن بەرەنگاری ڕژێم ببنەوە. بۆ نمونە
هەر لە یەک شوێندا نامێنەوە تا سەرکوت بکرێن و دەبینین دەچنە هەموو شوێنێک هەر کەسێکیش لای خۆیەوە بەشداری دەکات هەیە بە هۆڕنی ماشێنەکەی هەیە دەچێتە سەربان و دروشمەکانی شۆڕش دەڵێتەوە جا تاکتیکی گەلێک جۆرا و جۆر بەکاردەهێنن لە ئێستادا شۆڕش سەرکردایەتێکی نێوەندی نییە و وهاش چاوەڕوان ناکرێت هەبێت چونکە لەگەڵ تایبەتمەندێتی ئەم شۆڕشەدا یەک ناگرێتەوە بەڵام قۆناغ دوای قۆناغ شتێک هەیە دەردەکەوێت هاوکاتی دووبارەکردنەوەی دروشمەکاندا و بە تایبەتیش لە زانکۆکان لە قۆناغەکانی ئامادەییدا و لە بازار و لە ناو بازارەکان و لە ناو مەلاکانی ناوخودی ڕژێمیشدا لە ناو کرێکاران و مامۆستایان و فەرمانبەراندا ئەویش ئەوەیە کە کۆمیتەی نهێنی یان ژێرزەمینی خۆپیشاندانەکانمان هەن و هەروادێ و پەرەدەسەنن بۆ نمونە لەم چەند ڕۆژی ڕابردوودا پیشەسازی پیترۆکیمیایی لە باشووری ئێراندا بڕیاریدا بچێتە پاڵ خەڵکو و هەردوو دروشمەکەی شۆڕشیان دەوتەوە وەک دکتۆر عەلی ڕیزا نوریزادە لە بەرنامەکەی پێشوودا باسی کرد هەر تەنها پەیوەندیان پێوە نەکردوین بەڵکو و زانیاریشیان لە ناو ڕژێمەوە پێداوین تەنانەت ئەوشیان بۆ نردوین لە ناو ماڵی ڕابەردا چی ڕوودەدات لە ناو سەرۆکایەتی ئێراندا چی ڕوودەدات زانیاری زۆرمان پێگەیشتووە لە ناو ئیطلاعاتەوە لە ناو پاسدارانەوە ئەلبەت ئەمە لە ئێستادا بەم شێوەیە بەڵام قۆناغ بە قۆناغ لەگەڵ ئەوەی لە ناو شەقامەکانی ئێراندا ڕوودەدات یەک دەگرنەوە و شۆڕشەکە برەو پێدەدات ئەلبەت لەگەڵ چالاکوانانی سیاسیدا دەڕۆین بەرەو ئەوەی دەسەڵات لە فەرمانڕەوایانی کۆماری ئیسلامی بسەندرێتەوە. Get ready to get the power from the Islamic Republic of Iran. بەڵێ من لەسەر ئەم پرسە دەگەڕێمەوە بۆلات. ئەمریکا بە نیگەرانیەکی قوڵەوە لەو توندوتیژیە بێ ئەندازەیە دەڕوانێت کە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بەکاری دێنێ لە بەرامبەر ئەو خۆپیشاندانانەی بە شێوازێکی سیڤیلی و ئاشتیانە دەکرێن لە ئێراندا. ئاگداری ئەو راپۆرتانین و هەست بە ناڕەحەتی دەکەین لەسەر شێوازی ڕفتاری دەسەڵاتدارە ئاسایشیەکانی ئێران کە توندوتیژی بەرامبەر خۆپیشاندانی ئاشتیانی خوێندکارانی زانکۆکانی ئێران بەکاردەهێنین و دەستگیریشان دەکەن. خوێندکارانی زانکۆ گەنجی بەهرەدارن پێویستە وەک ئایندەی ئێران سەیریان بکرێت ئەوان بە شێوەیەکی ڕاست و دروست سەودایان لەگەڵ کوژرانەکەی مەهسا ئەمینی کردووە ڕفتاری حکوومەتی ئێران لە بەرامبەر ژنان و کچان و بەردەوامی سەرکوتکردنی توندوتیژ ئامێزی خۆپیشاندانە ئاشتیانەکان وهایان کردووە بە هەزاران گەنجی ئێرانی وڵاتەکە بەجێبێڵن و لە شوێنی تر هەوڵی پاراستنی شکۆیی خۆیان بدەن و بە شوێن دەرفەتدا بگەڕێن. نیگەرانیەکی زۆرمان هەیە چونکە حکوومەتی ئێران هەلمەتە توندوتیژ ئامێزەکەی لەسەر خۆپیشاندانی ئاشتیانە چڕ کردوتەوە. خۆپیشاندەران داوای مافی یەکسانی خۆیان دەکەن و داوای مافە بنچینەیەکان و پاراستنی شکۆی مرۆڤ دەکەن. ئەم توندوتیژیانە ناڕەحەتیان کردوین بە تایبەتیش ئەوەی بەرامبەر خوێندکاران دەکرێت. لە ناو وڵاتانی یەکێتی ئەوروپاشدا بە گشتی هەروادێ و فشارەکان زیاتر دەبن تا حکوومەتی ئێران دەست لە کوشتن و ڕێو شوێنە سەرکوتکارەکانی هەڵگرێ لەسەر گەلی ئێران. ئێمەی گەلان و هاوڵاتیانی وڵاتانی یەکێتی ئەوروپا داوا دەکەین دەست بەجێ و بەبێ هیچ مەرجێکی توندوتیژیەکان بەرامبەر ژنان و پیاوانی ئێران ڕابگیرن تا ئەو کاتەی ئێران ئازاد دەبێ تووڕەئی و ناڕەزاییمان لە زۆرداران گەورەتر و زیاتریش دەبن تا ئەو کاتە ئێران ئازاد دەبێ ئێمە پشتیوانیانین ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی. چالاکوانانیش لە دەرەوەی ئێران لە هەوڵ و تێکۆشانی خۆیاندا بەردەوامن دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران و دەشخوازن سەرکۆنەکردن و سەرزەنشتکردنی کۆماری ئیسلامی هێندەی پێویست بکە گەورە و بەرفراوانیش بێت. هەموو ژنان جا ئایا ئێرانی بن یا ئەوروپایی یا ئەفریقایی یانیش ئەمریکایی بن ئەوە پێویستە هەموو ژنانی جیهان ناوی مەهسا ئەمینی بڵێنەوە. مەهسا هەر تەنها سمبولێک نییە بۆ ژنانی ئێران بەڵکو سمبولێکە بۆ هەموو ژنانی سەرکوت دەکرێن لەسەر جێندەر هەر بۆیە بەردەوام ناوی بێنن. باسنەوە بکەین لە ئێراندا چی ڕوودەدات تۆڕی ئینتەرنێت لە ئێراندا ڕاگیراوە لە کاتێکدا خەڵک کۆمەڵکوش دەکرێن. پێویستە ئێمە ببینە بڵند گۆیگەلی ئێران. ئەمەش داواکەمە لە هەموو ژنان و پیاوانی جیهان پێویستە لە پێناوگەلی ئێراندا بەجێ بگێنن. دەسەڵاتدارانی ویلایەتی فەقێ لە ئێران هاوچێوەی هەموو سیستم و ڕژێمە سەرکوتکارەکان بەردەوام سیناریۆی ئامادەیان هەیە وەک بەشێک لەو هەوڵەی بۆ چەواشەکردنی ڕایگشتی دەیدەن. تاران گیانی ڕۆژاوا و هەڵپەیمانەکانی ڕۆژاواش گونابار دەکات بەوەی دەستیان هەیە لەو ڕووداوانەی ئێراندا. بێگومان ڕۆژاواش وەڵامی خۆی هەیە.
این برنامه ریزی رو بەڕوونی و ئاشکایی دێڵێم ئەم ئاژاوانە و ناجێگیریە ئاسایشانە ئەمریکا و ڕژێمی زایۆنیزمی داگیرکەر و هەروەهاش بەکرێگیراوەکانیان هێناویانەتە ئاراوە ئەڵبەت بە یارمەتی هەندێک لە خیانەتکارانی ئێرانی لە دەرەوە. ئەمە جێی پێکەنینە. ئێران خۆیەکی هەیە، ئەویش کاتێک لە ئاوێنە سەیری خۆیەک هات پەنجەی تاوان بۆ کەسانی تر ڕادەکێشێت. کوشتنی مەسامینی بەدەستی ڕژێمی ئێران و پۆلیسی ئەخلاقی ئێران بۆ و پێویست ناکات هیچ هەوڵەیەک بدەیت بۆ درێژکردنی پەنجەی تاوان بۆ هیچ کەسێکی دیکە هەتا خۆت لەوە دەرباز بکەیت. خۆپیشاندانەکانیش دەرەنجامێکی سروشتین بۆ نەبوونی مافە سەرەتایەکانی مرۆڤی ئەو خەڵکەیە. ڕژێمیش هەر بەردەوامە لە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ. ژنان مافە سەرەتایەکانیان نییە، بۆ یاساییە بەم جۆرە کاردانەوەیە ببینیت لەم کەسانەیە دەیانەوێت ئازاد بن و بتوانن بە ئازادانە ڕاوبۆچوونی خۆیان دەربڕن. دکتۆر سازگارە لە بەشی کۆتایی با بڵین بەشی یەکەمی بەرنامەکەدا ئاماژە بەوە کرد کە کۆمەڵە زانیاری ورد و درشت هەیە لە ناو ڕژێمی ئێران و پێتان دەگا. ئەم زانیاریانە چۆن بەکاردێنن لە کاتێکە ڕازگۆ بم لەگەڵ تا گلەیی زۆر لە ئۆپۆزیسیۆنەکانی ئێرانیش دەکرێت. بێگومان ئێمە زۆر ڕێگەمان هەن بۆ پشتڕاستکردنەوەی هەر زانیاریەکی بەدەستمان دەگات. من و دکتۆر نوریزادە هەر زانیاریەکمان پێ بگات باراوردی دەکەین لەگەڵ ناوەڕۆکی هەواڵەکاندا و لە ڕێی سەرچاوە جیاوازەکان و سربەخۆکاندا لی دەکۆڵینەوە بۆ دڵنیابوون لەوەی زانیاریەکان ڕاست و دروستن. جا زۆر گرنگە بزانین شۆڕشی سیڤیلی لەسەر سێ بەش ڕادەوەستێت و پێویستیشە ئەو بەشانە پێکەوە بن. بەشی یەکەم بریتە لە شەپۆلی ناڕەزایی جۆرا و جۆرە. بەشی دووەم بریتە لە بەکارهێنانی تاکتیکەکانی هاوکاری نەکردن وەک مانگرتن، پارە نەدان و بایکۆتکردن و هەروەهاش بەکارهێنانی ئەو تاکتیکانی ڕژێم ئفلیس دەکات. بەشی سێهمیش کە دەبێت شان بەشانی دوو بەشەکەی تر بێت بریتە لە جیابوونەوە لە ڕژێم و دەرز خستنە ناو ڕژێمەوە و چوونە ڕیزی خەڵکەوە. لەم 4 هەفتەی ڕابردوودا بینیمانە زۆرێک لەوانەی پشتیوانیان لەم ڕژێمەی ئێران کردووە، زۆرێک لە کەسە ناودارەکانیش بە ژن و پیاوەوە چوونەتە ناو خەڵکەوە و بەشداریشن لەگەڵ خەڵکدا وەک هونەرمەندەکان و وەرزشوانان. درست تێکەوتن دەستی پێکردووە لە ناو هێزە چەکدارەکاندا، لە ناو ئیتلاعاتدا و لە ناو جەرگەی ڕژێمیشدا. ئەمە بەنهێنی پەیام و زانیاریەکانی خۆیان دەنێرن بۆ ئۆپۆزیسیۆنەکان تا نیشانی بدەن کە دژی خەڵک نین و دەشیانەوێت لە ئێراندا بمێنەوە و یارمەتی دەربن. جا ئێستا ڕەوشی ناو ئێران ئاوەهایە و ئەم سێ بابەتەی باسم کردن ڕێگەیەکە بە ئاراستەی سەرکەوتنی شۆڕشدا دەڕوات. باشە ئەم زانیاریانی لە ناوە کە جەناب داماژە و پێکرد هەروەها ئەو پشتیوانیانەی کە بەتابەتی لە ئەوروپاوە هەیە و هەروەها لە ئەمریکاشەوە بۆ شۆڕشی ژینا لە ئێراندا چۆن نتوانن ینی ئەمانەوە بەرهێنانی تیادا بکەن بە شێوەیەک بێ کە درێژەی پێ بدرێ، بە شێوەیەک بێ کە ئەو ئەنجامە ئەرێنیی هەبێ کە گەلانی ئێران دەیخوازن. First of all, I have to say that this is the miracle of the women in Iran. I mean, بەر لە هەموو شتێک دەمەوێت بڵێم ئەمەی ڕوودەدات موعجزەی ژنانە لە ئێراندا، بە تایبەتی کە یەکەم دروشم بۆ یەکسانی ژنان و کۆتایی هێنانە بەو جیاوازیانی بەرامبەریان دەکرێت جا لە هەر بەشێکی ئێراندا بێت. ئەم پەرجووە ژنانی هەموو جیهانی هێناوەتە ڕیزەوە و هەر هەمووشیان پشتیوانی خۆیان دەردەبرن. ئەوە تا ئەستێرە ناودارەکانی جیهانی هونەر و وەرزش سیاسەتمەداران لە سەرانسەری جیهاندا پشتیوانی دەکەن. جا ئەم پشتیوانیە جیهانیە لە خەباتی ئێرانیەکان بە تایبەتی لە ناو ئەمریکادا وەها دەکات ڕای گشتی بجوڵێت و ڕێکخراوە سیڤیلیەکانیش بکەونەخۆ و ئەمەش دەبێتە فشارێک بەسەر سیاسەتمەداران و بەسەر حکومەتیشەوە. جا لەم 4 هەفتەیەی ڕابردوودا پشتیوانی گەورەی حکومەتی ئەمریکا و حکومەتانی ئەوروپا و حکومەتی کەنەدامان بینیوە. هەموو حکومەتە دیموکراتیەکانی جیهان پشتیوانی خەباتی ئێرانیەکان دەکەن. جا هەر پشتیوانیەکی ئێرانیەکانی ناو وڵاتەکە بکرێت لە دەرەوە زۆر گرنگە، چونکە لە ناو ئێراندا پێدەزانرێت کە پشتیوانی جیهانیان هەیە بۆ هەر هەنگاوێکی دەینێن. لە هەر هەنگاوێکدا سێ بنەمات هەن: یەکەم خەڵکو و دووەم ڕژێم و سێهەمیش کۆمەڵگەی نێونەتەوەیی. ئێستا خۆشبەختانە کۆمەڵگەی نێونەتەوەیی پشتیوانی لە خەڵک دەکات دژی ئەم ڕژێمەی ئێران کە لەم کاتەدا لەسەر لێواردایە بەهۆی ئەو درزە قوڵانەی تێی کەوتووە.
ئەلبەتە ئەم بابەتەی پشتیوانی وڵاتانی ڕۆژاوا لە گەلانی ئێران و لە شۆڕشی ژینا ئەوە نییە کە ڕەخنەشی لەسەر نەبێ. من لەسەر ئەم پرسە دەگەڕێمەوە وڵات دکتۆر سازگارە. یەکێک لەو ڕەخنانەی لە حکوومەتەکانی ڕۆژاوا و بە تایبەتیش لە ئەمریکا دەگیری ئەوەیە کە استراتیژێتێکی نییە بۆ ڕوخاندنی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران. ئەم ڕەخنەیەش لە کاتێکدایە پێشتر زۆرێک لە ئێرانیەکان بە ئۆپۆزیسیۆنەکانی ئێرانیشەوە جەختیان کردوێتەوە لەوەی گەلی ئێران خۆی بڕیاردەرە لە گۆڕینی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران نەک هێزە دەرەکیەکان. I personally would like to see this regime go. The question is, how does it go? بۆ خۆم خوازیارم ببینم ئەم ڕژێمە بڕوات، بەڵام پرسیارەوەیە دۆخەکە بەرەو کوێ دەڕوات. ئەگەر خەڵکێران بیانەوێت دەستی خۆیانەوە بکەن، ئەوە پێویستە ئەوان ئەو پرسە یەکلایی بکەنەوە. بەڵام ئەوەی ئەمریکا دەبێت وریابێت نەیکاتەوەیە پێشنیاز بکات ئێمە کەڵک لە لەشکر یان هێزی خۆمان وەرگین بۆ ئەوەی هەوڵی گۆڕینی ڕژێم ئێران بدەین. چکەوەی تۆ ناتەوێت بیکەیت ئەوەیە کە خەڵک لەسەر ئەو چاوەڕوانیە هیوا هەڵبچنن. بۆی هانی خەڵکی ئێران دەدەم کە بەردەوام بن لە فشار دروستکردن لە پێناو دیموکراسی و دەستشانکردنی چارەنووسی خۆیان. پێم وایە ڕێک ئەمە ئەو شتەیە ئەوان لە پێناویدا دەکۆشن. لە بیرمان نەچێت لە ناو ئەمریکاشدا ڕەخنە لە هەڵوێست و بڕیارەکانی بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک بایدن دەگیرێ. بەڵام دەشگوترێ تا ئێستا ئەم بەڕێوەبەرایەتیە توانیوێتی لە هەردوو ڕووی سیاسی و یاساییەوە ئەرکی خۆی بەجێ بگەیەنێت. پێم وایە ئەمریکا هێڵێکی کراوەی پەیوەندی لەگەڵ کۆمەڵگای مەدەنی لە نێو ئێراندا دەهێڵێتەوە تا ڕادەی ئێمە لە توانامان دەبێت لەگەڵ گروپەکانی کۆمەڵگای مەدەنی لە ناوخۆی ئێراندا لە پەیوەندیدا دەبین. ئەگەر پرسیارم لێ دەکەیت ئایا بەڕێوەبەرایەتیەکەی بایدن دەبێت سیاسەتی گۆڕینی ئاشکرای ڕژێمی ئێران بگرێتە بەریاننا، پێم وایە بەڕێوەبەرایەتیەکە لەم کاتی ئێستادا ڕێژکەیەکی دروستی کردوتە بەر. ئەگەر ئێوە سەیری دۆخەکە بکەن لە ئێران، من پێم وایە بەڕێوەبەرایەتی بایدن وەک پێویست کاردانەوەی هەیە. ئەمریکا لەگەڵ سەپاندنی سزادا بەسەر ئەوانەی دەستیان هەیە یا بەرنامە ڕێژی دەکەن بۆ سەرکوتکردنی گەلانی ئێران، وەک سیناتۆر ڤان هۆڵند دەڵێت، واشنگتن کەوتۆتە کارکردنیش لەگەڵ هاوپەیمانەکانیدا بۆ دابینکردنی پێداویستیەکان بۆ گەلی ئێران. The other, of course, is trying to find more ways to get information. ڕێگەکەی تر ئەوەیە ڕێوشوێنی زیاتر بۆ دزینەوە بۆ بەدەستێنانی زانیاری، واتە زانیاری ڕاستەقینەی سەربەخۆ بۆ خەڵکێران. بۆم مەبەستە بەڕێوەبەرایەتی بایدن ڕێگەپێدانێکی گشتی دەرکردبوو. بێگومان کێشە و گرفتی زۆر هەن لە بەردەم بەدەستێنانی ئەو ئامێرانە لە ئێران، بەڵام لەگەڵ هاوبەشەکانمان لە سەرانسەری جیهان و بەتایبەتی لە ناوچەکە کار دەکەین بۆ باشکردنی پێگەی ئامێرەکانمان بۆ گەیاندنی زانیاری تا بگەێنرێنە خەڵکیێران. هەروە دێو فشارەکانیش لەسەر حکوومەتەکانی وڵاتانی ئەوروپا زیاتر دەبن تا پشتیوانیەکی فراوانتر و تۆکمەتریش بنوێنن بۆ شۆڕشی ژینا لە ئێران و بەرەو هەنگاونانی کۆنکریتی بڕۆن، نەکات لە تویتەر و تۆڕەکانی تری سۆشیال میدیادا پشتیوانیەکانی خۆیان دەربخەن. دەمانەوەی سیاسەتمەدارانی هۆڵەندا بەڕاستی پشتیوانی لە ژنانی ئێران بکەن، نەک هەر بە هەشتاگ و لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا. پێویستە ئەم پرسە لە ئەنجومەنی نوێنەراندا بخرێتە بەرباس و هەنگاوی سیاسی بگیرێتە بەر، وەک ناردنەوەی باڵگێزی ئێران بۆ تاران، سەپاندنی سزا بەسەر ڕژیمی ئێراندا. ئەوانەمان دەوێت. دکتۆر سازگارە لە سەرەتای دەستپێکی شۆڕشی ژینا لە ئێرانە و وڵاتانی ئەوروپا، ئەمریکا، یانی بەگشتی جیهانی ڕۆژاوا پشتیوانیەکی بێچەندوچوونیان دەربڕیوە بۆ ئەم هەوڵەی گەلانی ئێران. بەڕای جەنابەت هەم ئەوروپاییەکان و هەم ئەمریکا استراتیژێتێکی دیاریکراویان هەیە؟ I don't know. European and the US. نازانم ئەوروپایەکان و ئەمریکایەکان و هاوپەیمانە ڕۆژئاوایەکانیشی تا ئێستا هەڵوێستی باشیان هەبووە و پشتیوانی خۆیان بۆ گەلی ئێران ڕاگەیاندووە. دەزانم نیگەرانی هەن لەسەر جێگرەوەی ئەم ڕژێمە ئێستا وەک بەرەنجامێکی ئەم شۆڕشە و هەروەهاش ئایا ئەو جێگرەوەیە چۆن دەبێت؟ حکومەتی داهاتوو حکومەتێکی سێکیولاری دیموکراتی سەر بە ڕۆژئاوا دەبێت و دەگەڕێتەوە ئامێزی جیهان، حکومەتێک دەبێت لەسەر بنچینەی مافی مرۆڤ و مافی یەکسانی هاوڵاتیانی ئێران. جا استراتیژیەتی ئەمریکا
یان حکومەتەکانی ئەوروپا یان کەنەدا چی دەبێت و چۆن دەبێت وەگوتم تا ئێستا پشتیوانن بۆ گەلی ئێران و هەروەها فشار دەخەنە سەر پاسدارانی شۆڕشی ئیسلامی و سەر ئامرازەکانی تری ئێران بۆ سەر کوتکردن وەک پۆلیسی ئاکار و ڕەوشت و هەموو ئەو هێزانەی کە دەزانن بەرەنگاری خەڵک دەبنەوە بەڵام ئایا شتێکی زیاتریان هەیە ئایا دەتوانن شتێکی زیاتر بکەن پێم وایە دەتوانن بیکەن بەڵام نازانم ئایا هەندێک بڕیاری دیاریکرا و دەدرێن لەناو ئەم حکومەتانەدا سەبارەت بەوەی هەنگایەک بنێن یان شتێکی تر بکەن ئەوەیان نازانم باشە با پرسیارەکە بە شێوەیە شکە بکەم دکتۆر سازگار ئەگەر بێت و داوا لە تۆ کرا ئەوروپاییەکان بن ئەمریکا بێ داوا لێ بکات بڵێن چ استراتیجیەتێک باشە پێویستە ئەم وڵاتانەی ڕۆژاوە بیگرنە بەرامبەر بە ئێران چیان پێ دەڵێ؟ First of all, especially to the US government, I say that even don't یەکەم شتێکی بە تایبەتی کە بە حکومەتی ئەمریکای دەڵێم ئەوەیە تەنانەت بیریشت مەکەرەوە لەوەی پارە سەرکراوەکانی ئێران بدرێتەوە بەم ڕژێمەی ئێران لە هەفتەی ڕابردوودا ڕژێمی ئێران ئەوەی بە خەڵک دەفرۆشتەوە کە ئەمریکا ئەو پارانەی بەهۆی سزاکانەوە سەرکراون ئازاد دەکات و ئەوەشیان وتووە و وەهالی مەڕوانن کە ئەمریکا پشتیوانتان دەبێت بەڵێ گرنگترین و بەهێزترین هەنگاو ئەوەیە هیچ هاوکاریەک لە ڕژێمی ئێران نەکرێت لە ئاوەها ڕەوشێکدان هەبێت هیچ سەودایەک لەگەڵ ئەم ڕژێمەدا بکرێت وەک ڕێکەوتنی ناوکی یان ئازادکردنی پارەکانی ئێران یان لابردنی سزاکان بێ لەوەش ئەو وڵاتانە دەتوانن لە زۆر ڕێگەوە پشتیوانی لەگەلی ئێران بکەن وەک دابینکردنی تۆڕی ئینتەرنێت ئەوەی ئیلۆن ماسک دەیویست بیکات لەڕێی ستارلینگەوە پێویستی بە پارەیە تا ئامێرە پێویستەکانی پێ بکردرێت چونکە ڕژێمی ئێران لە زۆربەی ناوچەکانی وڵاتەکەدا وەک کوردستان بە تەواوەتی هێڵی ئینتەرنێتی بڕیوە دابینکردنی تۆڕی ئینتەرنێت گرنگە هەر هیچ نەبێت بۆ وەرگرتنی زانیاریەکان و بزانێت چی ڕوودەدات خاڵێکی تریش ئەوەیە ڕاوێژ لەگەڵ جەنگاوەرە ڕاستەقینەکاندا بکرێت ئۆپۆزیسیۆنەکانی ئەم ڕژێمە کە لە ناو ئێراندا دژی ئەم ڕژێمن گویان لێ بگیرێت بزانرێت پەرسەندنەکان چین پێویستە لەگەڵ ئۆپۆزیسیۆنەکانی ناوەوە قسە بکرێت بۆ ئەم ڕژێمە دەڕندەیی ئێران لەگەڵ ئەمانەدا بێگومان زۆرشتی تریش هەیە بکرێن وەک یارمەتی و کۆمەکی تەکتیکی و پشتیوانی تریش technical helps like بەڵام دکتۆر سازگارە ڕوخانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بەبێ پشتیوانیەکی ڕاستەوخۆی لەشکریانەی گیانی ڕۆژاوا نازانم پێدوانێت تۆزێک قورس بێ بە تایبەتی کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا هیچ ئەزمونێک نییە خەڵک توانی بێتی بەتەنیا ئەو ڕژێمە بڕوخێنێ زۆر بە کورتی وەڵامەکەم بدەیتەوە. No, I don't agree with you. You know, I'm from the generation of Islamic Revolution. نا من هاوڕانیم لەگەڵتا من بۆ خۆم لەنەوەی سەروەختی شۆڕشی ئیسلامی ئێرانم لەگەڵ ئەوەشدا کە زۆربەی وڵاتانی ڕۆژ ئاوا دەیانویست شاهەنشا لە دەسەڵاتدا بهێڵنەوە لە کاتێکدا شای ئێران هاوپەیمانێکی گەورەی ئەمریکا بوو بەڵام کاتێک گەل سوور بوون لەسەر لادانی شاهەنشا و خواستی وڵات بۆ لادانی فرمانڕەوایەک بوو ئەوجا پاش چەند مانگێک لەو ڕەوشە ئەمریکا قایل بوو بەو دیفاکتۆیی ئەو کاتە هەبوو ئیتر شاهەنشا ئێرانی جێهێشت سەرچاوی سەرەکی هێز و دەسەڵات لە گەلەوەیە و ئێستاش خواستی ئێران نەمانی ئەم ڕژێمەیە بێگومان وەک زۆربەی بزوتنەوە ئازادی خوازەکان لە جیهاندا پشتیوانیەکانی جیهانی ئازاد بۆیان زۆر بەهادار و زۆریش گرنگە بەڵام بزوێنەری سەرەکی گەلی ئەو وڵاتە خۆیەتی جا لەم شۆڕشەدا پشتیوانی جیهانی ئازادمان هەیە ئەمەش بەسە بەڵام ئایا پێویستمان بەهێزی چەکداری ئەمریکایە نا ئێمە ئەومان ناوێت و پێویستیشمان نییە چونکە ئێمە پشتیوانکردنی گەلی خۆمان دەوێت کە دژمنی گەورەی ڕژێمی ئێران و بەهێزترین دژمنی ئەم ڕژێمەشە تەنها بە ڕێگە جۆرە و جۆرەکان پشتیوانی لە گەلی ئێران بکرێت نەک بە ڕێگەی لەشکری یان بە دەست تێوەردان ئەوە ئەم ڕژێمە دەڕوخێنێت. Not military way, not intervention, they will bring down this regime. هەر سەبارەت بەم پشتیوانیانە دەگەڕێمەوە بەلات دکتۆر. پشتیوانیە نێونەتەوەیەکان بۆ گەلی ئێران شارەوانی پاریس لە فەڕەنسا داوا دەکا وەک ڕێزلێنانێک بۆ ژینە ئەمینی سیمبۆلی ئازادیەکان لە ئێراندا ژینە بکرێتە هاوڵاتی شەرەف لە فەڕەنسا. هاوکات ئەمنستی ئینتەرناشناڵیش داوای فشارێکی قورسی نێونەتەوەیی دەکا بۆ سەر ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران تا گەلی ئێران بتوانێت درێژە بە خەباتی خۆی بدا.
Nous ne pouvons pas nous battre physiquement à leur côté, mais nous n'avons pas ڕاستە ناتوانین ڕاستە و خۆشان بەشانی گەلی ئێران بجەنگین، ناشتوانین ئەو سیستەمە دادوەرانەیەشی بۆ پێک بهێنین، بەڵام بەهێزی سمبڵ و قسەکردنیشمان بەکەم نەزانین، با بە ئاشکرایی پشتیوانی خۆمان نیشان بدەین و باس لە خەباتی گەلی ئێران بکەین و با پشتیوانی خۆمان نیشان بدەین. لە ڕاستیدا پێم وایە ئەگەر فشاری کۆمەلگەی نێونەتەوەی نەبێت ئەوە دەسەڵاتدارانی ئێران بەردەوام دەبن لە شکستپێهێنانی ئەم شۆڕشە وەک ئەوەی لە ساڵی 2009دا بینیمان یان ئەوانی تریش. ئەم ڕژێمەی ئێران هیچ ڕێزێکی نییە بۆ ژیانی مرۆڤ و هەموو ڕێگەیەکیش دەگرێتە بەر تا لە دەسەڵاتدا بمێنێتەوە. هەتا ئێستاشی لەگەڵدا بێ دەسەڵاتدارانی ڕژێمی ئێران وەها لە ڕەوشەکە دەڕوانن کە ڕووداوگەلێکە و بێژگە لە هاوسۆزیەکی سادە زیاتر هیچ شتێکی تر نییە، بەڵام هەڕەشەش دەکەن بە ناوی ڕێنماییکردنەوە. از اینها جوانان و نوجوانانی هستند که هیجان ناشی از هەندێک لەوانەی هاتوونەتە سەر شەقامەکان نەوجەوان و گەنجن کەوتونەتە ژێر کاریگەری سۆزەوە، پاشەوەی لە ئینتەرنێت سەیری شتێکیان کردووە بۆ وروژاندن چونەتە سەر شەقامەکان. بێگومان بەگشتی ژمارەیەکی زۆر کە من ئەگەر بەراورد بکرێت لەگەڵ خاوەن بڕوا و هاوسۆزەکانی ئێراندا، بەڵام دەتوانرێت تەمبێ بکرێن و ڕێنمایش بکرێن. لکن همینایی که هستن یه عدهشون کسانی هستن که اونا رو احساس ئەگەرچی بەشی زۆری گەلی ئێران هیوایەکی زۆریان هەڵچنیوە لەسەر ئەم ڕاپەڕینە کە زۆربەی شار و شارۆچکەکانیشی گرتوێتەوە، بەڵام کەمیش نین ئەوانەی گەشتبینیەکی ئۆتۆیان نییە. هیوام گۆڕانکاریەکی گەورە و ڕووخاندنی ڕژێمی ئێران و پێکێنانی حکومەتێکی نوێی باشە، ئازادی بۆ خەڵک، ئازادی و یەکگرتووی بۆ هەموو خەڵک قورسە بگوتێت لە ئێستادا ئەم ڕژێمەی ئێران دەڕوخێت. لەوانەیە پاڵپەیوەندانێکی زیاتر و قورستریشی بوێت، جا نازانم ئەوەی لەسەر شانمانە دەیکەین و هیوادارین یارمەتی دەربێت. دکتۆر سازگارە هەروەکو لە یەکێ لە ڤیددیۆکاندا بینیمان هەوڵاتیانی ئێران مەرجنی ئارەمیان گەشتبین بن بەرامبەر بە ئایندەی وڵاتەکەیان هەندێکیان هەیە بڕێک بە گومانەوە سەیریان دەکا. ئەو گومانە لە چیەوە سەرچاوەگرێ؟ First of all, let me say just one sentence about what the dictator of Iran. با سەرەتا شتێک بڵم لەسەر قسەکانی دیکتاتۆری ئێران وەک لە ڤیددیۆکاندا بینیمان، ئەو قسانە پێمان دەڵێن بەڕاستی خامنەئی دیکتاتۆرە درڕندەکەی ئێران هیچ شتێک فێر نەبووە. ئەوەی دەیڵێت لە سەرەتای هەفتەی ڕابردووە بەردەوام چەندان جار دووبارەی کردوتەوە و ئەمەش نیشانی دەدات هیچ بیرکردنەوەیکی نییە و هیچیش فێر نەبووە و هەروەهاش گوێی لە دەنگی گەلی ئێران نییە. سەبارەت بەوەی هەندێک خەڵکی شەن و هێشتا گومانیان هەیە لە ئەگەر و نەگەری سەرکەوتنی ئەم شۆڕشە، ئەمە شتێکی زۆر ئاساییە لەم جۆرە بزوتنەوانەدا، چونکە پێشبینی ناکرێت لە هەنگاوە بەلایەکاندا هەموو کەسێک هاوڕابێت و بەشداریش بێت لە بزوتنەوەکەدا. وەک باسم کرد ئەم شۆڕشە دوای کوشتنی ژینە دەستی پێکرد و سەرەتا 100 یان 200,000 کەس لە ئێراندا دەستیان بە دەربڕینی ناڕزایەکان کرد، بەڵام ئەوە تا ئێستا زیاتر لە 8 ملیۆن کەس خۆپیشاندان دەکەن. جا قۆناغ بە قۆناغ ئەو بەشانی ناو کۆمەڵگا کە هێشتا لە بیرکردنەوەدان و تەماشاکردن دێنە پێشەوە و دەبنە بەشێک لەم بزوتنەوەیە. ئەمە دینامیکی ئەم جۆرە شۆڕشانەیە. بەپێی ئەو توێژانی دەکرێن یەکێکیان لە کتێبێکی چەند ساڵێک لەمەوبەر لە فریدەم هاوسدایە نیشانی دەدات ئەگەر نزیکەی لە 3% خەڵک بێنە سەر شەقام و ئەگەر بەردەوام بن لە بەرەنگاربوونەوەی ڕژێم ئیدی پەرەدەسەنێت بۆ لە 30 و لە 40 و دەتوانێت هەر ڕژێمێک بێت بیرروخێنێت. ئێستا ئێران ئەو لە 30 تێپەڕاندووە و دانیشتوانەکەی 8 ملیۆن یان 84 ملیۆن کەسە و ڕۆژی شەمەی ڕابردوو 8 ملیۆن کەس لەسەر شەقامەکان بوون و ئەمەش ئەوە نیشان دەدات لە چەند هەفتەی داهاتوودا 30 بۆ 40 ملیۆن کەس دێنە سەر شەقامەکان. We may see more than 30 million, 40 million people. دکتۆر سازگارە دوا پرسیارم زۆر بە کورتی وەڵام بیتەوە ئەمەژە بەوە کە ئەڵێ ئایەتوڵا عەلی خامنەیی هیچ شێ فێر نەبووە بە تایبەتی کە جۆمان لە لێدوانەکانی بوو. چ شتێک وەها دەکا خامنەئی فێر بێ؟ The opposition of the people.
the young generation that's very clear and ئۆپۆزیسیۆنی خەڵک نەوەی نوێی گەنجان کە زۆر بە ئاشکرایی و ڕۆژکاوی پێی دەڵێن تۆمان ناوێت و دەبێت بڕۆیت جا بۆ خامنەئی چەندێک زووتر بڕوات باشترە بووی ئەگەر نا ئەوە لەلایەن خەڵکەوە دەکوژێت هەرچەندە بۆ خۆم ئەوەم پێ باشترە بدرێتە دادگای نێونەتەوەی پێویستە خامنەئی وانەکانی خۆی فێر بێت لە دیکتاتۆرەکانی وەک قەزافی و ئەوانەی تریشەوە کاتێک خەڵکی تووڕە لی ڕادەپەڕن ئەوە هیچ دەرفەتێکی لەبەردەستە نامێنێتەوە هەتا ئێستا خامنەئی هیچ ئاماژەیەکی نەداوە بەوەی گوێبستی خواستی زۆرینەی گەلی ئێرانە. listen to what the majority of Iranians want. دکتۆر سازگارە زۆر سوپاس دەکەم بۆ بەشداریت لە بەنامەی ئەم هەفتەیەی چاوی واشنگتندا سوپاس و پێزانینم. ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروایی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان دێڵین.